بێگومان ئەو پەیامەی تورکیا پەیامێکی جددی و مەترسیدارە و بنەمایەکی مێژوویشی هەیە. ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ ئەو کاتێک کە عوسمانیەکان هاتن لە ئاسیای ناوەڕاستەوە، وەکو هەمومان دەزانین وەکو مێژوو باسی دەکات، ئەمانە لەو کاتەوە بە داگیرکاری ئەو ناوچانیان داگیر کردەوە تا تورکەکان لەسەر خاکی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوان بوون لە بنەڕەتدا. و هەتا ئێستا درێژە بەو سیاسەتی عوسمانیەکان دەدەن، واتە ئێستا لەوەتەی ئاکەپە هاتۆتە سەرکار وە شەخصی ئەردۆغان بڵێن سیاسەتێکی داگیرکاری پەیڕەو دەکات، واتە گەڕاوەتەوە بۆ یاسای جەنگەڵ، بۆ سەردەمی پێش مۆدێرنە و پێش دەوڵەتی مۆدێرن، بێ ئەوەی ئێستا هیچ حیسابێک بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بکە، هیچ حیسابێک بۆ یاسای نێودەوڵەتی بکە، سنوورەکانی خۆی فراوان دەکات، سنوورەکانی خۆی بەهێز دیاری دەکات، واتە چەندە هێزم هەیە ئەوەندەش دەوڵەتەکەم فراوان دەبێت و هێزی من لەکوێ بێ ئەوێ سنووری تورکیا یان سنووری تورکەکانە. لە ئێستادا وەکو دەزانین لە ڕێگەی ئایدۆلۆژیای ئاکەپاوە و کۆمەڵێک هێزی دیگەشان لە ناوچەکەدا ڕازی کردووە بەوەی کە هاوکاری تورکیا بن بۆ زیندووکردنەوەی خەونێک کە خەونی خەلافەتی عوسمانیە، بەڵام لە ڕاستیدا تاچەند ئەویان بۆ دەچێتە سەرێ. ئەمە پەیوەستە بە تێکۆشانی گەلی کوردەوە بەڕای من و هەموو هێزەکانی کوردستان، هێزەکانی باشووری کوردستان و لە ڕۆژئاوای کوردستان، با بڵێن لە هەر چوار پارچەی کوردستان پێویستەکە ڕوبەڕووبوونەوەیەکی جددی هەبێت بەرامبەر ئەو سیاسەتەی تورکیا و ئاکەپە. لە ڕاستیدا ئەوە سیاسەتێکی مەترسیدارە. ئێران و تورکیا نوێنەری خۆیان هەیە لە عێراقدا، بۆ نمونە هێندێک لانی کوردی هەیە کە هاوپەیمانی تورکیا، بەڵام لەولاوە هێزێکی دیکە دەبینین کە هاوپەیمانی ئێرانە و سیاسەتی ئێران جێبەجێ دەکات، بۆیە ناکرێت بڵێن بە ئاسانی ئەو بڕیارە جێبەجێ دەکرێت. وەگەر هەوڵشی بۆ بدرێت جێبەجێ بگرێت، بێگومان لێرەدا کوردیش هەم لە عێراق کە لە عێراقدا ئەندامی پەرلەمان هەیە، با بڵێن کوردیش بەشێکە لە پەرلەمانی عێراق و لە دەرچوانی ئەو یاسادا کورد بەڕێی من دەبێت ڕێگر بێت، چەندە دەتوانێت یان ناتوانێت ئەوە شتێکی دیکەیە، بەڵام پێویستە هەڵوێستی کورد، هێزە کوردیەکان کوردانە بێ، کوردستانیانە بێ و دژی بڕیارەکانی تورکیا بێت، چونکە ئێمە دەبێت پەند لە مێژوو وەربگرین. تورکیاشدا مێژوو بۆمانی سەلماندووە، ئەوە تای دەوڵەتی تورکەیەوە، ئەوە تای تورکەیە و دەسەڵاتی گەشتوتە چواردەوری بەری خۆی بە دەوڵەتێکی دیکتاتۆر و شەڕخواز ناوزەنگ کراوە. دیارە بۆ بابەتی ئەوەش کورد یەکێک بووە لەو نەتەوانەی کە تورک ئەوە تای هەیە دژایەتی کردووە و خوێنی ڕشتووە، داگیرکاری کردووە لەسەر دەمی عوسمانیەوە. هەتاکو ئەوڕۆژ تورک یا دەوڵەتی تورک بۆتە هەرقەلەیەکی گەورە بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردی یاخود بۆ سەربەخۆبوونی کورد یاخود بۆ ئازادی یەکانی کورد نەکرد لە باکووری کوردستان، بەڵکات لە هەر پارچەی کوردستان. تورکیا کاریگەریەکی خراپی هەبوو بەرامبەر بە کورد، لە وڵاتێکی دیکتاتۆر بووە. دیارە ئەو قسەیەش بیلفعلەن ڕاستە کە دەڵێ ئەگەر بێت و کورد لەسەر مانگیش دەوڵەت دروستکە، ئێمە دژی دەوەستینەوە گەخوا لە هەر شوێنێک چاترێک بۆ کورد هەڵدا ئێمە دۆ ساعتی خوا ناکەین. و ئێستاش لەژێر ناوی پەکەکەوە دێت باشووری کوردستان داگیر دەکات، لەژێر ناوی یەپەگەوە ڕۆژاوای کوردستان داگیر دەکات، لەژێر ناوی تیرۆریستان لیبیا داگیر دەکات. ئێدی دەوڵەتی تورک دەوڵەتێکە خوێن ڕێژە، خوێن مێژە، خوێن مژە، ئەوە تای هەیە، ئەوە تای دروست بووە هەر لەسەر ئەو بنچینە توانیوێتی بژیت و بۆیە تەنانەت خەڵکی تورکیاش و گەلی تورکیاشی وا فێر کردووە لەگەڵ سیستەمی گوندیە کە غەیری تورک نەبێ هیچ نەتەبەیەک و هیچ ئەدیدایەکی قبوڵ نییە. دیارە لەو فترەی سوودا حکوومەتی عێراقی بەیانیش دەرکرد کە هێزە بیانەکان لە وڵات لە عێراقدا نەبێت، بەڵام بە هۆکاری ئەوەی کە ئەو بەیاننامەی حکوومەتی عێراقی کە ناکەوێتە بواری جێبەجێکردنەوە بابەتی یەکترازانی لایەنە سیاسەکانی کوردستانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە کە ئەوە بۆتە هۆکارێک کە تورکیا بە کەیفی خۆی تەراتێن لە عێراقدا بکە و تەراتێن لە هەرێمی کوردستاندا بکە. کاکە ئەوە تا لە بوستڵ لە باشقا خۆ باشقا هیچ پەیوەندیشی بە پەکەکەوە نیە، هیچ پەیوەندیشی بە ئەوەنی کەرکووک هیچ پەیوەندیشی بە پەکەکەوە نیە. ئەوە فەرمووە تەماشا دەکەی لە باشقا و گەورەترین سەربازگەی لێیە
منطقەی لە ناوچەی باجدان بە هەمان شێوە ئیدی تورکیا لە هەر شوێنێک زستنەوەی کوردی هەبێ ئەوە دژێتی هەمویان یەکن لەسەر بابەتی مەسەلەی کورد بەڵام بەداخەوە لایەنەکانی سیاسیەکانی کوردستان ناتەبان ناڕێکن بۆیە ئێمە گەلی کورد داوا لە لایەنە سیاسیەکان دەکەین بۆ هەڵوێز بنوێنن بەرامبەر یەک ڕێزی گەلی کورد بەرامبەر یەکبوون بووی بتوانین دوژمنانمان داگیرکەرانمان چیتر نەتوانن بەکەیف خۆتەراتێن لە وڵاتماندا بکەن بەکەیف خوانداوەکانمان شەهیدکەن بەکەیف خوانداوەکانمان لە سێدارەدان بەکەیف خوانداوەکانمان زیندانیکەن تاکە چارەسەر بۆ ڕێگریکردن لە کۆمەڵکوژی لە داگیرکاری لە خوێن نەڕشتن تەنها یەک ڕێزی گەلی کووردە و پێی وایە ئەو ئیمپراتۆرەتێک ئەوان هەبوو هەیەیان بۆ ڕۆژێک لە ڕۆژان ئەو وڵاتە مەیدانی جەنگی ئەوان بووە ئێستاش پێویست هەر بەم شێوەیە ببێنێتەوە و دیکتاتۆربوونی خۆیان و کوشتن و لەناوبردننی گەلانی تری ناوچەکە بە مافێکی ڕەوای خۆیان دەبین و بەرگریکردنی دیموکراسی و دیموکراتیانەی گەلانی گەلی کورد و گەلانی تر بە تیرۆریست و ئاژاوە ناو دەبن پێیان وا دەبێت هەتا خەونی ئەوان هەیە کە ئیمپراتۆریەتی عوسمانی بگەڕێتەوە کە ئێستامەش بەڕاستی خەونی ئیرادەی ئازاد خەونێکە کە بە هیچ ئیمپراتۆرێتێک بە هیچ دیکتاتۆرێک لە ناو ناچێ لە ناوچەکە بەڕاستی پێویستە ناوماڵی خۆیان ڕێک بخەنەوە و هەمویان دژی ئەو پاکتاوکردنە بوەستنەوە کە هەم بە جەنگی گەرم و هەم بە سارد بەردەوامن و درێژەی پێدەدەن کە ئێستاش زۆربەی حیزبە سێبەرەکان و میدیا سێبەرەکان کە کار بۆ داشورنی کللتوری کوردی دەکەن کە هەمویان میدیای سێبەری تورکین و پێویست یعنی گەلی کورد ناوماڵی خۆی ڕێکخاتەوە و دژی ئەو پاکتاوکردنە بوەستێتەوە لەوەتی شیعە و سوننە هەیە ئێستاش کە ئەمریکا بۆ بەرژەوەندە سیاسیەکانی خۆی هاتوۆتە ناوە تەنها زیانمان کردەوە تەنها بووینە قوربانی دەستی ململانیەکانی ئەوان پێویستە لەوە تێبگەین فکرێک دروست ببێت کە چیتر سیاسیش ئایندارەکان نەتوان ئێمە ئاراستەکەن ئێمە وەکو گەل و وەکو هاوڵاتی ڕوبەڕووی ئەم پێشێلکاریانە ببینەوە و پێویستە شەقام بەتایبەت شەقام هەڵوێستی جددی خۆیە بێ دواتریش لایەنە سیاسیەکان بەرژەوەندیە سیاسی و حیزبەکانی خۆیان نەخەنە پێش بەرژەوەندی وڵات و بەرژەوەندی گەل